من دەزانم کە لەواقعی ئێستای هەرێمی کوردستاندا ئەرچی هەموو لایەکمان زۆر قورسە. لەبەر چی؟ لەبەرەوەی کام وڵاتە بە شێوەیەکی ناتەندروست بەڕێوە دەچێت، لەبەرەوە کە حکومڕانێکی ناڕەشید لە ئارادایە، چ لە ڕووی سیاسیەوە، چ لە ڕووی ئابوووریەوە، چ لە ڕووی کۆمەڵایەتیەوە، چ لە ڕووی ئاکاری و ڕەوشتیەوە، چ لە ڕووی پەیوەندیەکانەوە. حکومڕانێکی ناڕەشید، حکومڕانێکی خۆسەپێنانە، پشتبەستوو بە تەزویر و چاواشەکاری، پشتبەستوو بە زەخت و فشاری ئەمنی لەم وڵاتەدا بەڕێوە دەچێت. ئەگەر لە ڕووی ژیان و گوزەران و تەماشای ژیانی میلەتەکەمان بکەین، قۆرەخکاری و گەندەڵێکی بێڕەزا دەبینین، کەمینەیەک لە حیزب و خزم دەبینین بوونە ملیاردێر، خەڵکێکی ڕەشوڕوتی زۆریش دەبینین کە بۆ زانیاریتان هەموو پێغەمبەرانی خوا سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ لە ئادەمەوە تا خاتەم خوا بۆیە ناردوونی تاکو دوو شت بچەسپێنن: یەکەم تەنیا خواپەرستی، دووەم دادگەری. لە ئاەتی ژمارە 25 سوورەتی ئەنبیادا خوا دەفەرمێت: وما أرسلنا من قبلك من رسول إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبدون. پێغەمبەری خاتەم دەدوێنێت صلى الله عليه وآله وسلم، دەفەرمێت لە پێش تۆدا هیچ پێغەمبەرێکمان نەناردووە مەگەر پێمان ڕاگەیاندووە کە تەنیا بەندەتی بۆ من بکەن، جگە لە من پەرستراوێکی دیکە نییە. چونکە ئەگەر خەڵک تەنیا بەندەی خوا بوو پێکەوە براو تەبا دەبێ. بەڵام کاتێک خواپەرستی، کاتێک تەوحید و خوا بەیەکگرتن لە ئارادا نامێنێ، شرک و بتپەرستی و مرۆڤپەرستی و ئارەزووپەرستی و چیوچی پەرستی دێتە کایەوە. لەو کاتەدا دەبێت کە ئەوانەی چاویان لە خۆسەپاندنە ڕێیان بۆ هەموار و تەخت دەبێ کە بڵێن ئێمە پەرستراوین، وەکو فیرعەون دەیگوت: ئەنە ڕەبوکم الئەعلا، من پەروەردگاری هەرە بەرزتانم. و فیرعەون دەیگوت: یا ئەیها المەلەء ما عەلیمت لەکم من ئیلاه غەیری. ئەی خەڵکینە، ئەی مەجلیس، جگە لە خۆم پەرستراوێکی دیکەم بۆ ئەوەی پێشەک نایە. ئەوە شیرک و لە خوا دووری و بتپەرستیە زەمینە خۆش دەکا بۆ تاغوت و حکمڕانە خۆسەپێنەکان خەڵک بکەنە کۆیلە و خزمەتکار و خەدەم و حەشەمی خۆیان. ئەوە بانگەوازی تەوحید و خوا بەیەکگرتنە، ڕێگە دەگرێتەوە کە خەڵک بکرێتە کۆیلە، بکرێتە خزمەتکار، ڕێگە لە زوڵم دەگرێت. هەمیشە کوفر و زوڵم پێکەوە ئاوێتن، هەمیشە تەوحید و دادگەری پێکەوە ئاوێتن. بۆیە لە ئاەتی ژمارە 25 سوورەتی ئەلحەدیددا خوا دووەمین ئامانجی سەرەکی ناردنی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام دەخاتە ڕووکە، دەفەرمێ: ولقد أرسلنا رسولنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط. لقد أرسلنا رسولنا بالبينات، پێغەمبەرانی خۆمانمان بە بەڵگە ڕۆشنەکان و ناردوون. وأنزلنا معهم الكتاب والميزان، کتێب و تەرازوشمان لەگەڵدا بەزاندوون کە تەرازوەکەش هەر لە نێو کتێبەکەدایە. بۆچی؟ ليقوم الناس بالقسط، تاکو خەڵک بە دادگەری بەڕێوە بچن. چ دادگەری لە ڕووی نەتەوەییەوە، هیچ نەتەوەیەک سەردەست و یەکێ بندەست نەبێ. وەکو ئێستا میلەتە کوردەکەی خۆمان دەبینین، خاکەکەی وەکو گۆشتی خێرێ بەشراوەتەوە و مافی خاوەنی چارەنووسبوونی خۆی پێڕەوا نابیندرێ. هەرێمێکمان هەیە کە ئەویشیان لێ پێزیادین لە حاڵێکدا کە ئەگەر دراوسیەکانمان و ئەگەر زلهێزان ڕاستیان کردبا لەگەڵ دروشمەکانیاندا کە باسی مافی مرۆڤ و باسی مافی چارەنووس و مافی نەتەوەکان دەکەن، و میلەتە دراوسیەکانمان ئەگەر ڕاستیان کردبا لە بەرایەتی ئیمانی و ئیسلامیدا، عەرەب و تورک و فارس، دەبەوەکو چۆن خۆیان دەوڵەتیان هەیە بە ئێمەشیان ڕەوا بینی بە دەوڵەتمان هەبێ، یا لانی کەم هەرێمێکمان هەبێ، یا ئۆتۆنۆمیکی ڕاستەقینەمان هەبێ. جا دادگەری لە ڕووی نەتەوەییەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئابووری، لە ڕووی کۆمەڵایەتی، لە هەموو ڕۆکانەوە پێغەمبەران بۆیە هاتوون عەلەیهیمو سەڵات وەسەلام ئەوە بچەسپێنن.